ئێمە وەک لژنەی باڵای تیپەملیەکانی شاری هەولێر و دەوروبەری کە ساڵانە خوڵی خوالێ خۆش بەڤاڵی مامزەلال ئەنجام دەدەین ئەو بۆ نوێمین خولا ئەنجامی بدەین ئیمساڵ کەوا 200 تیپ بەشداری کردێ لە سنووری هەولێر و دەوروبەری تا مەغموریش دەگرێتەوە مەغمور و گوێ ڕوودی بەگە و باقرت و ئەم شوێنانە دەگرێتەوە کە تیپەملیمان تێدا هەیە و بەسەرکەوتوی ئەنجام دەدەین ئینشەڵڵا و تیپەوش و بڕیاریشماندایە پێداوی وەرزشی بەسەر تیپەکان هەموو دابشکەینەوانی بەشدار بوونەوە خولەکەش لە دوو قۆناغ پێک دێ قۆناغێکەم 100 تیپ بەشدار دەکاتون و قۆناغی دوم 100 تر بەشدار دەکات لەبەرەوەی یاریگایەکان تۆزێت تەزەخومیان لەسەرە ساڵانە تیپەملیەکانی شاری هەولێر دەوریمان بۆ دەکاتەوە یعنی دەوریەکە باشە عیبینە زۆر پێ خۆشحاڵین هەموو ساڵ بکرێتەوە ینی هاوکاری تیپەملیەکانی شاری هەولێریش بکرێ ینی هیوادارین باشتر بی ینی زۆر بە باشی خولەکە بەڕێوە دەچێت.